کڕین و فرۆشتن لە ئێستادا زۆر کەم بۆتەوانەیە ڕەچاو بە پێی بازاڕی پێشووتر ئێستا زۆر کەمە ینی پێش شەڕی داعش ئێمە ڕۆژانە هەبوو عەقدێکی زۆرمان نووسیەوە بەڵام ئێستا ڕۆژ هەیە کە من عەقد نانووسم. بەڵام ئێستا بازار نییە هۆکاری بۆ بێمەعاشیە گەڕێتەوە یەکەم دووەمینش مەعرەچی زۆر بووە یعنی بەڕاستی هەر کەس ئەیفرۆشی ئەگەر خێر نەکا نایفرۆشی سیارەمان لای 4 مانگە لێ کەوتووە ئەمانەمان شۆردۆ لەوانەیە با یەک وەرەقە بەس پارەمان بە سیارە شۆرەکان دابی. ئەم بازار کەس بووە وشک بووە بەسێرم بازارەکە باوەڕ ناکەم 100 نەفەری تیا بێ سیارە بخڕێ ئەم هەموو مارەزانێت هەمووی مارەچیە ئەجا هەچ کەسێکی هەڵەچێت تۆزێ پارەی بێ بۆ بە مارەچی دایرەیە مرورە کرێکارە هەمووی بۆ بە مارەچی یعنی توای لاتۆ بە کەڵک نەماوە بچیت سەوزە بفرۆشی باشترە کرێکارێکی لەوە چێ باشتر بێ لەمە ئێمە بە دوو ڕۆژ هەبووە عەقد نەنووسراوە ینی هیچ کڕین و فرۆشتنێ نەکراوە ئیتر ئەوەشی ئەکرێ کابرایەکە بۆ منە وردی ئەکاتۆ سیارەکەی لەبەر بێم موچی لەبەر بێ ئیشی بە بێ کاسبی سیارەکەی وردەکاتەوە سیارێکی پێ بای 170 وەرەقەیە ئەیفرۆشت ئەیدا بە شتێکی 120 گەڵای 110 گەڵای جارانەیان گۆڕێ یان کرد بە مۆدیلی باشتر ئێسای گۆڕێ کابرایی ئەڵێ بە 150 وەرەقە نەبێ و 80 وەرەقە بێ ئارە وەڵای گۆڕن یەکەن بە مۆدیل نزمتر ئەم مارەزە توی بینی 25 عەقدیان نووسرا ئێستا یەک دانێ دوو دانێ یەک دانێ دوو دانێ زیاتر ناچێت سەر هێنانی سیارەیەکی زۆر بە هیچ ڕەچاوکردنی هیچ کوالێتیە یاخۆت هیچ بربەسێ تاوەکوونێ نێتە ناو داخلی ناو بڵێن کوردستان بێ تەسیری زۆر کردووە. کرۆلا 15 وەرەقەی لێ بۆتەوە ئەمە تەسیری هەیە ڕاستیەکەی بۆ بازار ئەوە دابەزیایە بەڵام دانەبەزیە هۆکارەکەی بێمەعاشیە. ئێستا بازاڕی ئێمە مەسەل لێرە سیارەی خوارد دەفتەر پارەکە 75 بۆ 85 بۆ ناو پارەکە سیارەی بەرز پارە زۆر کەمەکە هەبووە ساڵیش ماوەتەوە ئیتر بە تایبەتی ئەو سەرانەی کە مایەکەیان قورسە هەستی